خۆشەویستانی کورسان نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. هەرچەندە هەرچی خوێن و خەباتی مێژووی دوور و نزیکی کورد ڕژابێ لە پێناو فرسەنەتەوەیەکان بوو. سەدان کەس چوونە بەرپەتی سێدارە و سەدان هەزاران کەس زەنفال و هەزاران کەس شەهید کران لە پێناو کوردایەتی. بەڵام زۆر جارڕای هەندێک هێز و لایەنی سیاسی کوردایەتی تەنها بۆ داپۆشینی کۆمەڵێک عیب و عار بووە. یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕابەراتی و سەرۆکایەتی سەرۆک بافڵ و لە مێژووی خۆشیدا ئەم پرسەی بە جددیەتەوە لە باوەشگرتووە و باجی گەورەی لەسەرداوە. ئێستا سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی وێڕای هەڕەشە و چاوسورکردنەوەکان، بەڵام ئەو دەستبەرداری پرسەنەتەوەیەکان نابێ و لە هەر مناسبەیەک پێویست بکات جارێکی تر بە هەمومانەڵێ ئێمە لە هەر چوار پارچە ئەبێ یەک و یەکگرتوو بین. ئەماڵۆستانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی یەکێتی تا چەند کاریگەری لەسەر ئینتیمای نیشتیمانی و لەسەر جارێکی تر ئومێد بەخشینەوە بە پرسینەتەوەیە کە زۆر جار لێرە و لەوێ بازلەوە کرێ بەهۆی ئەوەی کە زۆر جار پرسی کوردایەتی لە کۆمەڵێک بابەتی سیاسی و تەنانەت بەرژەوەندی شەخسی و حزبی بەکار هاتووە لە هێندێک هێزی سیاسی ئەمە ئینتیمای نیشتیمانی کاڵ کردوتەوە. و لەگەڵ ئەوەشدا لا چەند ڕۆژی ڕابردوو لە خەڵاتی زێڕینی بلە کە ساڵانە ئەنجامە درێ بۆ دەکەسایەتی هەر چوار پارچەی کوردستان کە خزمەتی قەزینەتەوەیان لە بوارە جیاجیەکان کردبێ. سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها بە یەک خولەک بە هەمووانی و جارێکی تر هەر کوردین و هەر کوورد دەبین. ئەماڵۆستانەی یەکێتی نیشتیمانی کوردستان چ کاریگەریەکیان لەسەر پرسەنەتەوەیەتەکان ئینتیمای نیشتیمانی ئەبێ؟ ئەمە تایتڵی بەرنامەی ڕەهەندە. بە میوانداری یاریەک لە بەڕێزان بەڕێز سەرکۆ ئازاد ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان کاک سەرکۆ بەخێر بێت. سپاس بۆ بەشداریت لە ڕەهەند. هەروەها بەڕێز هۆزان عەفرینی ڕۆژنامەنووس هەروەها چالاکوان کە خزمەتێکی گەورەی بە پرسی ڕۆژاوای کوردستان کردووە. سپاس کاک هۆزان. هەروەها سامر ڕەشید ئاغا چالاکوانی سیاسی بەڕێزیشان لە شاری هەولێرە و لەگەڵمانە. کاک سەرکۆ سڵاو لێبێ. ئەمە بەبێ مزایەدا بەبێ هیچ وەکو زۆر شعبیانە قسە بکەین مەسەڵەن زۆر ڕاشکاوانە قسە بکەین بەبێ هیچ تەجمیلات و کەمالیاتێک ئەم هەڵوێستانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی سەرۆک بافڵ بۆ پرسینەتەوەی چ کاریگەریەکیان هەبێ لەسەر ئەم جیلە تازەیی کە دێتە پێشەوە بۆ گۆشکردنی پرسینەتەوەی. سەرەتا بە ناوی خوای گەورە میرەبان بەداخەوە کە ئەوەی کە ئێستا قسە لەگەڵ جەنابتان ناکەین چەند خولەکێک پێش بەرنامەکەی جەنابێت کە هێرش کرایە سەر کێڵگەی کۆرمەر و سێ کارمەندی ئەوێ گیانە لەدەستدا بەداخەوەین بۆ ئەو ڕووداوە کە ئەمەش بەڕاستی ئێمە باوەڕمان وایە درێژکراوی ئەو سیاسەتە نیشتیمانی باجی ئەو سیاسەتە نیشتیمانیەکە پێتان ئەمە سزایەکە بۆ یەکێتی؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە ئەوەی کە بینین ئەوەیە کە غازی کۆرمۆر و ئەوەی کە لە پێشووتردا ئیشی لەسەر کراوە وەکو نەوتەکە چۆن بە خزمەتی داگیرکەران دابینەکراوە دەچووە قوتی داگیرکەران و درۆن و تۆپبارانی ئەم شاخەکان و هاوڵاتیانی سیڤیلی ئێمەیانە کرد. بەڵام لە سەردەمی سەرۆک پافڵ جەلال تاڵەبانیەوە بڕیاریدا کە بە هیچ شێوەیەک جارێکی کە ئێمە غازی کۆرمۆر غازی سروشتی ئەم ناوچەیە ئەبێ بخرێتە خزمەتی هاوڵاتیانی ئەم کوردستانەوە نەک بۆ بەرژەوەندی داگیرکەران و لایەنێکی سیاسی و بە دەردی نەوتەکەی ببرێ ئابووری سەربەخوا. لە سەرەتا ئەوەی کە جەناب باسی کرد کاریگەریەکانی ئەم سیاسەتە ئێستا لە هەرێمی کوردستانە لەناو گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستانەوە دوو هێڵی ڕوون و ئاشکرای هێڵێکی نیشتیمانی کە لە سلێمانیەوە درێژە بێتەوە بۆ ڕۆژهەڵات و دواتریش دەچێتە ڕۆژاوە و باکوور. ئەمە لەم کاتەدا هیچ کەسێک ناتوانێت بەو شێوازە هیچ سیاسیەک لەم ڕۆژگارەدا کە بە چواردەوری تەنراوە بە مەترسیەکی گەورە ڕابەرایەتی بکە ئەوەیە کە بەڕێز پافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕابەرایەتی ئەم هێڵە نیشتیمانیاکە و لە بەرامبەر ئەمەشدا هێڵێکی خیانەتکاری نۆکەرانی بێگانە هەیە کە دایم گرفت و کێشە و بۆ ئەم هێڵە نیشتیمانیە کە شەقامی کوردی لەگەڵدا و گەنجان و هاوڵاتیان و وڵات پارێزانی ئەم
نیشتیمانە کە بە هەر چوار پارچەی کوردستانەوە دەبینین پشتیوانی ئەم ڕەوتاکە یا ئەم هێڵە گشتیەکە بۆ پشتیوانی جەنابەت ئێمە دوو ڕووداوێکی بچووک بۆ جەناو باس بکەین بینیمان لە قەڵای هەولێر کە قەڵایەکی دێرینی نەتەوەی و نیشتیمانی ئەم هەرێمەیە و ئەم گەلی کوردێ و نەتەوەی کوردەیە چۆن ڕازێنرابووە بۆ بێگانەکان و لە بەرامبەر ئەوەشدا یەک پامی کورت و پوخت کە بۆیە بەرنمەکەی جەنابەت هەر ئەوەندە بووە لەسەر هەڵوێستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەواڵ پافڵ باسی لەوە کرد کە کورد دین و کوردە بین ینی ئەوەی گوێ بدەینە هیچ مەترسیەک و لە ڕاستیدا ئێمە لە کاتی ئەو کاتێک کە ڕۆژئاوای کوردستان کەوتبووە ژێر مەترسی گەورە و کەوتنیەوە بە تایبەتی کۆبانی ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو هێزی دژەتیرۆری کوردستان بوو دەمانبینی کە بە کۆڵە پشت بە سەنگەرەکان ئاڕۆشت و وەلایەنێکی تر دەمانبینی کە خەندەقی لێدا بۆ ئەوەی نەگاتە دەستی چەک نەگاتە دەستی ئەم هێزەکانی ڕۆژئاوا یان وڵات پارێزانی ڕۆژئاوا و لە بەرامبەریشدا بینیمان گەماروەکان لە بەرامبەرەمەدا گەماروی ئابووری گەماروی ئاسمانیش خراوەتە سەر سلێمانی کە بە منبعی هێزێکی نیشتیمانی و گەشەکردنی هێزەنەتەوەیەکە و پشتیوانە بۆ هەر چوار پارچەی کوردستان ئەمە دۆخێکی ڕەخساندووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و سیاسەتی ئێستای سیاسەتێکی ڕوون و ڕاشکاوە وەکو خۆر لە هەر چوار پارچەی کوردستان ئەبینرێ و ڕووناکیە بەخشێت و وزادات بە هەر چوار بەشەکەی هەرێمی کوردستان و ئەبینین لە ناخی هەموو هاوڵاتێکی کووردا ئەگەر لە تاراوگەیش بێت لە ڕۆژئاوا بێ یا لە باکوور یا لە ڕۆژهەڵات بێت دڵی بەم کورد بوو نەخۆشە دەبینین لە بەرامبەرەوەی کە ڕێگریەکرێت لەوەی کە دکتۆرێکی ڕۆژئاوا بێت بۆ وەرگرتنی خەڵاتی بلە لە هەرێمی کوردستان و شاری سلێمانی کە لە بەرامبەرە لە سلێمانی و یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتی فیسیڤال ئەوەی کە ئیبراهیم ئەحمەد فاوندیشن خەڵاتی ڕێزلێنانی بەخشی بەو دکتۆرە دەبینین ڕێگری لەکە بێتە ناو هەرێمی کوردستانە ئەمە زۆر بەڕوونی ئەم دوو هێڵە ئێستا هەموو هاوڵاتیان و هەموو هاونیشتیمانیان هەموو گەنجانی شەیبینین هیوایەک وزەیەکی ئێجگار گەورەی داوە بە ناوەخنی پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە هەر چوار پارچەی کوردستانە بینیمان لە ئامەدیش پەیامی نەورۆزی سەرۆک پافڵ لەوێ بە شاشێکی گەورە درا بە هاونیشتیمانیانی باکوور ینی لە هیچ پرسێکە ئێمە دوانەکەوتین بگرە پێشڕەو بووینە لەوەی کە پشتیوانی هەر سێ پارچەکەی تری کوردستانی گەورەی دەکەین یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕابەرایەتی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر باش کاک سەرکۆ دەستخۆشەکە ڕێمەولات کاک هۆزان بەڕێستان چالاکوان و کەسایەتێکی دیاری ڕۆژاوای کوردستانن و لێرە خەباتی هەم ڕۆژنامەوانی هەم سیاسی ئەکەن ئەم هەڵوێستانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک بافڵ چۆن هەڵەسەنگێنن ئێوە وە تایبەت ئەو علاقانی ئێوەتانە لە ڕۆژئاوای کوردستانە چ ڕنگدانەوەیەکیە لەسەر ئەو لێک نزیک بوونەوە و خۆشەویستی نێوان کوردان ئەگەر لە قامیشلۆ بێ لە سلێمانی بێ لە هەولێری پایتەختی کوردستان یا لە مەهاباد و ئامەد بێ. زۆر سپاس بۆ ئێوە بڕاستی سەبارەت بە پرسیاری ئێوە پرسیارکی گرنگ بوو پێش ئەوە من حەز دەکەم کەسایەتێکی خۆمانەیە کوردی ڕۆژاوای کوردستان خەڵکی عەفرین تەمەن 75 ساڵ محەممەد بەیرەم بە ناوی ئەبوو فەرید تێناسین لە سلێمانیە ئەو بڕاستی وتی پێم خۆشە بچم بوو لای سەرۆک باڤڵ چاوی ماچ بکەم کە ئەوەندە خاوەنی هەڵوێستێکی جوان و مەردانە و بڕاستی ئەتوانم بڵێم ئێمە دەبینن لەسەر ڕێبازی مام جەلال ئەو کەسا کار دەکا یعنی ئەمە نامەی ئەو کەسا بوو کە من ئێستا لێرە بە ئێوە ڕابگەێنم کە کەسایەتێکی کوردی ڕۆژاوای کوردستان خەڵکی عەفرینە تەمەندارە کەواتە کەسایەتێکی هەوا تەمەندار بەو شیوایی هەڵوێستی و هەڵوێستەکانی نیشتیمانی سەرۆک باڤڵ جەلال تەلەبانی کە پێخۆش بێ و بەو شیوایی کەواتە بە زۆرینە خەڵکی کوردستان خەڵکی کوردپەروەر هەڵوێستەکانی سەرۆک باڤڵ جەلال تەلەبانی زۆر پێخۆش بووە و بڕاستیژی
ئەمە بوو نەتەنها بوو ڕۆژاوای کوردستان پێم وایە بوو هەموو کوردک لە دەرەوە و لە کوردستان و لە هەندەران لە هەموو شوێنێک و لە رووسیا و قافقاسیاژی ئەوە گرنگی هەیە کە ئێستا گرنگی ئەیە بە لایەنی کرمانجی کوردەکانی کرمانج حتا لە رووسیا و لە قافقاسیا و زۆر شوێنی دیکە یعنی ئەمەش ئەتوانم بڵێم هەڵوێستی ئێستای سەرۆک باڤڵ جەلال تەلەبانی هەڵوێستی جارانی سەرۆک مام جەلال بوو کە چۆن ئەتوانی خزمەت بە هەموو کوردان بکە و خاوەنی هەڵوێستێکی نیشتیمانی کوردستانی بێت. بەڵێ کاریگەری لە ڕۆژاوا لە مەسەلەن ئێستاکە عەفریندا گیر کراوە و کۆبانێ و ئەوانەی کە تۆ ئەگەر لێتی مەسەلەن لە دووە ئەو پەیامانە دەبینیم بەکردداری بە عەمەلی ئەو سەرۆک بافڵ و یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی ئەو ڕۆژاوای کوردستانن یان باکووری کوردستانن ئەمە چیت لەسەری بیستۆتەوە بە ڕێزکا کۆزان؟ بڕاستی ئێمە هەمومان ئاگادار بوون کە یەکەم جار ڕەوشی ئەمە خۆتان جی ئاگادار بوون کە سەرەتایی ساڵی 2023 کە ڕەوشی ڕۆژاوای کوردستان زۆر ئەلۆز بوو و هەڕەشە لەسەر هەبوو و زۆر شتی دیکە کە ئەو کاتە سەرۆک باڤڵ جەلال تەلەبانی ئەتوانی بسەردانێکی لەگەڵ سەرکردایەتی لەشکری مەیدانی ئەمریکی کە سەردان بکە و لەگەڵ جنرال مەزلوم عەبدی و کەسایەتی دیکەی کورد دانیشتن بکە و هەڵوێستی خۆی نیشان بکە و جارێکی دیکە بوو زۆر کەسی من ئەتوانم بڵێم بوو مناڵێکی عەفرین مناڵێکی خەڵکی عەفرین بچووک لە کەناڵەکان کە دەرچوو لە شەهبا خەریک بوو ژیانی لە دەست بدێ هەنەسەی نەما هەموو شتێکی نەما ئەو کاتە لێرە لە سلێمانیەوە موداخەلەی کرد و هاوکاری کرد و ئەتوانی ئەو مناڵە ژیانی ئەو مناڵی بچووک ڕزگار بکێ ئەمە زۆر گرینگە بوو ئێمە بڕاستی یعنی پەنەبەرێکی ڕۆژاوای کوردستان خەڵکی عەفرین لە شەهبا لەبەر مردن ئەو ڕزگار کرد یعنی نەکو تەنها شتی دیکە زۆر شتی دیکە هەیە بۆیە ئێمە ئەتوانن بڵێن هەڵوێستەکانی بڕێز سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕاستی زۆر نیشتیمان پەروەریە نەکو ینی ئێمە تەنها بوو خۆمان قسە ئاکەن نا ئەمە بوو میژووە کەسێکی پیاوەکی میژووی پیاوەکی بوو میژووی کار بکە بوو میژووی گەلی خۆ کار بکە بوو نەتەوەی خۆی کار بکە ئێمەش ڕێز دەگرن و خۆشەویستی ئێمەیە و جێگەی ڕێز و سپاسی و پێزانینە. بەڵێ زۆر باشە. کاک سامر دەم باش کاک سامر ئەو هەڵوێستیان دوایەن یەکێتیان نیشتیمانیە کوردستانی بەڕێبەرایەتیە سەرۆک بافڵ نەڕینەوە سەنگاندنیەوە چنە بۆوان هەڵوێستان و بەتایبەتیژی دیگە پارتیên دیە کوردستانی و خوشکوبرایەتمان لە باکووری کوردستان ڕۆژاوای کوردستانی و لە ڕۆژهەڵاتی کوردستانیژی دەمی ئێوە و بەناوی خوای گەورە و گەورە مهرەبان باشتر من دەمێتن سەرەتای بەرنامەکە بە ئەوەتەیەکەی کاک بافڵ دەست پێ بکەم هەر کوردین و هەر کوردەبین ئەم دووسێ وشەیە وەڵامێکی گەورە بوو بە هاتنی کەسانێک بوو کە سەرۆکی تورکیا بوو کە لە وڵاتەکەی خۆمان یان لە کوردستانەکەی خۆمان هەموو شەقام و وا بگرە پیرۆستترین شوێنی ما کە ئەم قەلاتە بە ئاڵای تورکیان ڕازاندەبەوە سەرۆک باڤڵ بە یەک وشە وەڵامیدەوە هەر کوردین و هەر کوردەبین ئەمە لەلایەک لەلایەکی تر ئێستا ئێمە لە بادینان بەدەهان گوندمان لە ژێر فشاری تورکایە و چۆڵ کراون و جۆتیارەکان ناتوانن کاری خۆیان بکەن و بگرە جگە لەوەش دیسانی هەفتانە ئەمە یەک دوو شەهیدمان بە درۆن و بە قەسفی تورکیا هەیە بگرە زیاتر ئێستا لە بەعشیقەکە نزیکە لە بادینان هەر بارەگای میتی تورکیا لەوەیە ئەوە هەموو شتێکانە کە هەر ئەو سەرۆکی تورکیا بوو کە بۆ ڕیفراندۆم وەڵامیدا و گوتی ڕیفراندۆم دەرئەنجامەکەی دیار دەبیتن ئەمە وڵاتی تورکیایە کە ڕەکەسپەرستن و دژی کوردن قەت نابنە دۆستی ئێمە
سەرۆک باڤڵ بەڕاستی ئەوەی ئەو هەلوێسەی سەرۆک باڤڵ جەنابی سەرۆک باڤڵ کە دەیکاتن من وەکو گەنجێک و چالاکوانێک و هەموو کورتپەروەرێک و هەموو دلسۆزێک ئەوەی بە گەورەی هەڵدەسەنگێنیتن چونکە لە مێژوودا جەنابی کۆچ کورد و ڕابەری گەلی کورد جەنابی مام جەلال کە نەخشەی کوردی وە کەرکۆکی لە کۆبنەوەکە دیاری کرد کە وەڵامی خوێنکارەکەی تورک داوە لە تورکیا سەبارەت بە پەکەکە و هەموو شتێکان ئەمە کوردایەتی بوو ئێمە لە پاش کۆچکردنی مام جەلال ئێمە هەستمان کرد وەکو ڕێکخراوەکان وەکو ئەم چینەیە کە کەسایەتێکی گەورەمان لە دەستدا کەسێکمان نابیتن بەرگری لە کورد بکات و لە کوردستان بکاتن بەڵام ئەو هەلوێستانە و ئەو هەنگاوانەی ئێستا جەنابی سەرۆک باڤڵ دەیکاتن کە بە چەند وشەیەک وەڵامی داتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک باڤڵ باجی کوردبوون و کوردایەتی دەدن و ئامادەنە بەردەوام بن لەسەر ئەم باجەیە بۆیە ئەوەی ئێستا ڕاگررتنی مەتاری سولەیمانی هیچ گرفتێکی نییە و هیچ تەکنیک نییە تەنها باجی کوردایەتی دەداتن و ئەوەی کە بەرگری لە کۆبانێک کرا لە ئەفرین کرا کە بە چەک و بە هەموو ناوەیەکەوە ئەوە هەر کوردبوون بوو کوردایەتی بوو ئەوەی ئێستا کە سەرۆک باڤڵ دەکاتن نەک لە بۆ بەرژەوەندی تاکی تەسکی حیزبایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵکو هەموو ئامانجی هەر چوار پارچەی کوردستانە و لە هەموو وتارەکانیش بە کردار دەکرێتن ئەمە لەلایەک سەرۆک باڤڵ کە دەڵێ کوردین و هەر کورد دەبینینەوە بەڵام ئەندامی سەرکردایەتی یان ئەندامی مەکتەبی سیاسی پارتێکی دیاری کوردستانی خۆمان لە بەرامبەردا حیزبێکی کوردی یان بە تیرۆریست ناو دەباتن ئێمە حەق وایە ئەمڕۆکە پێویستمان بە یەک هەڵوێستی یەکدەستی یەکڕێزی گەلی کووردە ئەمڕۆکە گۆڕەپانی سیاسی لە گۆڕانکاریە ئەمڕۆکە گۆڕەپانی جیهان لە گۆڕانکاریەکی هەنەوکەیە و گۆڕانکارێکی زوو بە زوو ڕوودەداتن ئێمە لە بادینان باجی کوردایەتیمان داوە کە میتی تورکیا بەدەهان بە سەتان دێ ئێمەی داگیر کردووە بەدەهان بە سەتان کەسی سیڤیل هاوڵاتی سیڤیل شەهید دەبن ڕۆژانە ئێمە ئەمڕۆکە بە فەرشی سوور و بە ڕەنگاندانەوەی ئاڵای کوردستان کە ئامادە نەبوو بە پێ ئەگەر ئەو برادرانە دەڵێن پرۆتۆکۆڵێکی نیودەوڵەتیە بەڵێ ڕاستە پرۆتۆکۆڵێکی نیودەوڵەتی بتین بەڵام دەبواە لە بەرامبەر ئاڵای کوردستان وەکو ڕێزێک ڕاوەسابەوە بەڵام ئەمەشی نەکرد ئەمە هەر وەکو سەرۆکی حزب نامان تەمەشامانش ناکرد هەر وەکو سەرۆک عەشیرەتێک تەمەشامان دەکەن و بۆ بەرژەوەندی تورکیا ئامادەن هەموو شتێکی بۆ خۆیان دەکەن و ئەگەر بێت و لێکدانەوەی سەردانەکەی سەرۆکی تورکیا بۆ عێراق اینجا بۆ هەولێر لێک بدەینەوە تەنها زەرەرە بۆ کوردستان و بۆ کورد هیچ خازانجێکی لۆ ئێمە نیە بۆیە من لێرەوە دەڵێم جەنابی سەرۆک باڤڵ پەیامێک بۆ سەرۆک باڤڵ دەڵێم من وەکو ڕێکخراوێک وەکو گەنجێک دەڵێم جەنابی سەرۆک باڤڵ بەردەوام بە لەسەر هەلوێسە نەتەوایەتیەکات ئەمڕۆکە پۆل شاند خەڵک زۆر ڕوو لە جەنابەت دەکاتن پێ دەڵێتن بەڵێ سەرۆک باڤڵ بۆ هەستە نەتەوایەتیەکەت بۆ هەستە کوردایەتیەکەت ئەگەر تۆ وەکو سەرۆک باڤڵ تەمسیلی یەکێتی نیشتیمانی کوردستان ناکەی بەڵکو تەمسیلی هەموو کوردەکەی ئێمە ئەمڕۆکە گەنجان بە هەموو چین و توێژەکەەوە بە هەموو ڕێکخراوەکانەوە لەگەڵتین بە هەر چار پارچەی کوردستان ئەمڕۆکە دیار بوو وردە باشتریش دار دەبیتن کە جەنابی سەرۆک باڤڵ و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کوردایەتی دەکەن ئێستا سەرۆک باڤڵ و یەکێتیەکەی کوردستان وەکو مۆمێک لێ هاتووە خۆی دەتاوێنتەوە بۆ نەتەوەی و باجێکی زۆری داوە و بەردەوامیش دەبیتن لە باجەکان بەڵێ هەر کوردین و هەر کوورد دەبین زۆر باشە کاک سامر ئەگەڕێم وڵات کاک سەرکۆ ئەوش هەمان ڕێی توی هەبوو کاک سامر باشە ئەمە پێشتر زۆر خەڵک ئەو شتانەی بە مزایەفی بینیوە بەڵام ئەوەی ئێستا ئەکرێ یەکێتی نیشتیمانی کوردستان بابەتەکە پەیوەندی بە ڕێڕاستە نەتەوەیەکەوە هەیە یاخۆت مزایدەکردە تەجبیرکردە وەکۆی کە لە پرسیارێکەمە پرسیارم لێکردی لە چی عملیا کردوتانە عملیە لە ڕاستیدا یەکێتی نیشتیمانی کوردستان هەر ناوەکەی لە ئەساسی دروستبوونەوە کە سەرۆک مام جەلال و ئەو هاوڕێیانەی کە دایان مەزراندووە
یەکێتی نیشتیمانی کوردستان، یعنی لە ئەساسەکەەوە ڕەگ و ڕیشەی دروستبوونەکەی نەتەوەی و نیشتیمانی بووە. ئەوە دواتر دەبینین کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای ئەوەی کە ئەگەر مەجالم بێت بۆی بەتەواتی سوورەکە بگەین بە بینەران و جەنابان، یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای ئاشبەتاڵ و نسکۆی شۆڕشەوە بینیمان شۆڕشی نوێی پێکێناوە. دواتریش لە دواوەی کە شۆڕشی نوێ پێکێنێ بینیمان لە ساڵی هەشتا کە شەڕی ئێران و عێراق کۆتایی پێدێت، چۆن لە پێشووتردا لە 75 کە بینیمان کە ئیتر هاوکاری ئێران لە شۆڕشی کۆتایی بێت ئاشبەتاڵ ڕاگەن، بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان دێت پارتیزانەکات، یعنی شانەی پارتیزانی دروستەکات لە 1970ەوە بۆ 91 و دواتر دەبینین یەکێتی چۆنەڵێ ئەندازیاری ڕاپەڕینەوە لە ئێزگەی دەنگی گەلی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستانەوە داواکرێت لە هاوڵاتیان و لە هەم نیشتیمانیان کە ڕاپەڕن. ئەمانەی کە یەکێتی و دەبینین دواوەی کە یەکێتی ئەوێت دامەزراوە نیشتیمانیەکانی هەرێمی کوردستان کە تازە دروست بن، بە تایبەتی حکوومەت و پەرلەمان نەچێتە ژێرباری داخوازیەکانی دەوڵەتانی چواردەور یا دەوڵەتانی داگیرکەر، دەبینین یەکێتی نیشتیمانی کوردستان بەرۆکی شەڕێکی نەخوازراوی ناوخۆییە بێتەوە و دواتر کە هاوڵاتیان و کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەزانن ئەمە لەسەر ڕاستە ڕێ نیشتیمانیەکەی دەبینین سوپای بێگانە و دەبابایان لەسەر پەرلەمانی کوردستان لە بەرامبەرەوە یەکێتی ئەکەنە دەرەوە دواتر وەکو گەردەلوولێکی تۆڵا یەکێتی دەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان. دواتریش دەبینین لە دوای 2023 یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدارە بێت لە ئازادکردنی کەرکووکە بەبێ گوێدانە هەموو ئەو مەترسی و هەڕەشانەی کە ئەکرایە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان و کاتە بەڕابرایەتی جەنابی مامجال و بینیمان خانەقین و تا مەندەلی تا حەمرین هێزە کێزی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ناوچانی ڕزگار کرد و دواتر بینیمان لە قەزیە نیشتیمانیەکانە بە تایبەتی ئەو کاتەی کە جەنابی بۆ یەکەمین جار کوردێکە بێتە سەرۆک کۆمار دەبینین پرسە نیشتیمانیەکانە باتە ناو هەموو نێودەوڵەتیەکان بۆنە نێودەوڵەتیەکان و لە ناو نەتەوە یەکگرتوەکانە بۆ یەکەمین جار بە کوردی قساکرێت جەنابی مامجلال و سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستانە و دواتر مرافعی گەورەی مێژووی هەیە بۆ بە کەرکووکی کوردستانی بوونی کەرکووک بینیمان جەنابی مامجلال لە ئەنجومەنی حکومە ئێلانیەکە. ئەمانە و دواتریش دەیتە سەر مەرحەلە بە مەرحەلە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو وێزگەکانە بە عملی کردوێتی و یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە حیزبە لە کاتی شۆڕش و لە شارە سەرکردەکانی شەید بوون. ئێمە ئەبینین سەرکردە و فەرماندە باڵاکانی یەکێتی لە شەڕی داعشا بینیمان فەرماندە لیوا شێرکۆ، حوسێن مەنسوور، دان فەرماندەی درێر و کەمال حاجی، ئەوانە هەمووی هەرچی شەیدی فەرماندە و ئامر لیوا و فەرماندە باڵاکان یەکێتی نیشتیمانی کوردستان لەو شەڕا شەید بوون و بینیشمان 1970 بەس کادر و ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستانمان بینیە لە پەتی سێدارا شەید بوونە، زیاد لە 22,000 شەیدی داوە. یەکێتی نیشتیمانی کوردستان مەدرسەیەکی نیشتیمانی و نەتەوەی بووە. بۆیە ئەمەی کە ئێستا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە لەسەر ئەو ژێرخانە نیشتیمانی و نەتەوەی ڕێگەیە کە چۆتە ناو نیشتیمان و چۆتە ناو خەڵکی کوردستان و تاریخی ئەم نەتەوە کە ناتوانانی ئەگەر ئێمە لە 76ەوە یەکێتی دەربکەین لە ناو مێژووی ڕزگاری خوازی کوردستانە زۆر چۆنەڵێ ئەمانە ئەیبینین دواتر دەبینین بێ ئەوەی گوێ بدرێتە، ینی مەترسیەکان ئێمە بینین پێتوەوەی کۆرمۆر بەشێکی پەیوەندی بەوە هەیە بە بڕوای ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان باوەڕی نییە دەست بگرێت بەسەر غازی هەرێمی کوردستانە بۆ حیزبی، بەڵکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوێت ئەم غازەی هەرێمی کوردستان کە سامانێکی سروشتیە وڵاتەیە بۆ خزمەتی هاوڵاتیان بێ، ئەوێت بە دەردی نەوت نەکرێتە قەیرانی دارایی و ئابووری لە هەرێمی کوردستانە دروست بێت، نەبێتەوەی کە 32 میلیارد دلار قەرزار بێ. ئەمانە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەو پرسە نیشتیمانیە نەتەوەیی کە ئەوێت ئەمە ڕێکەوتن بێت لەگەڵ بەغدا و ناوەندا و بخرێتە خزمەتی هەرێمی کوردستانەوە کە بینین ئێستا کارەبای دۆک و هەولێر لە غازی کۆرمۆرەوە کە بینین درۆنەدا لە
کۆرمۆر کارەبای ئەم هاونیشتیمانیان لە هەموو هەرێمی کوردستانە ئەکەوێتە مەترسیەوە. بۆیە بە قەنەعەتی ئێمە بە بڕوای ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا نەپێویستی بە میکیاجکردنە، نەپێویستی بە مزایدەی سیاسیە، نەپێویستی بە فەوزەویە، بەڵکو یەکێتی یەکێکە لە مەبادیە ئەساسیە سەرەکیەکان کە باجەکەی هەر شتێک بێ بینیمان لە بەرامبەر ناتوێ دەوڵەتێکی ناتووە ئێمە ئامادەی ڕێکەوتنین دراوسەیەکی باش بین لەگەڵ تورکیا، لەگەڵ ئێران، لەگەڵ سووریا، بەڵام نابینە دارە دەستی هیچ دەوڵەتێکی داگیرکەر بۆ لێدان لە هاونیشتیمانیان و هاوزمانمان. بۆیە یەکێتی ئەم خەتە نیشتیمانی هەیە لە پاڵیشدا ئەوێت پەیوەندیەکی دروستی دیبلۆماسی کە لە ئاستی دراوسەتیا بێ، حوسنی نیەتیا بێ، نەک ئێمە ببینە پێدەری GPS و ڕێنیشاندەری درۆنەکان و ئەو شوێنانەی کە وڵات پارێزانی ئەم وڵاتی تایە و نابینە کاریگەریەکی سلبی یا خراپ کە مێژووی یەکێتی و شەیدانمان لەکەدارکەین. و بڕواکەم ئێستا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو عملیەکانی قسەکردنەکانی هەمووی واسحی سەریحە کە هەم تورک لێی تێگا، هەم ئێرانی لێی تێگا، هەم عەرەب لێی تێگا، هەم هاونیشتیمانیانمان لە ڕۆژاو لە ڕۆژهەڵات و لە باکوور لە زمانێکی واقعی و لە عملیاکای بینن دەیکا و لە ڕاستیشدا ینی ئەوەی کای بینین ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان باجی ئەوەی داوە و دەبینین باجێکی ئابووری خراوەتە سەری بینیمان لە حکومڕانیەکە ئەو زۆنەی کە بەدەست یەکێتی نیشتیمانی کوردستان و باڵا دەستە و جێ نفوسی یەکێتی نیشتیمانی کوردستانە دەبینین گەماڕۆی ئابووری پرۆژەکان خزمەتگوزاریەکان هەموو بە هەموو شێوەیە خراوەتە چوارچێوەیەکەوە لە قاڵبدانێکەوە بینین هەموو هاوڵاتیانی شاری سلێمانی لە بەرامبەر ئەوەی کە ناچەمێتەوە بە ئەسڵی نەک بەوەی کە بە مزایدە و بۆ جوانکردن بێت دەبینین هەموو هاوڵاتیان کەوتونەتە کاریگەریە. بەڵام خەڵکی سلێمانی و لایەنگران یەکێتی نیشتیمانی کوردستان دەوێت بە پێوە بمرێت نەک بە سەلیلی و بە خزمەتکاری بە دڵنیاییەوە شاری هەولێر کە بینیمان یەکێک لە بریندارکردترین ڕوودا و کە لە 21 نیسانە ڕوویدا هەموو هاوڵاتیان و هەموو هەولێریە ڕەسەنەکانی بریندار کرد بوو. هەمووی دەمانبینی کە چ خەمێک لە ڕوخساریانە هەبوو بەرامبەر بەوەی کە ئەیانوت ئەمە بڕیاری لایەنێکی سیاسیە نەک بڕیاری هاونیشتیمانیان و هەولێرە ڕەسەنەکانە. بۆیە هەمووی تەواوکەری حقیقەتێکە کە یەکێتی لەم هێڵە ڕاستە نیشتیمانیان نەتەوەیە بەردەوامە بێت ئەگەر بە کۆتایی هاتن زۆر ژیانمان. کاک هۆزان لە ماوەی ڕابردوو لە مێژووی کوردستاندا مێژووی کوردایەتی لە هەر چوار پارچە سەیرەکەی ناوی ئەوانەی کە بە زەحمەت و زۆری بەڵام بە ڕاستگۆیی دیفاعیان لە قەزیەی نەتەوەی خۆیان کرد، پشتی نەتەوەیان گرت، ناوی درەوشاوە لە مێژووی کوردایەتیدا. ئەوە شێخ مەحموود بە جۆرێک لە جۆرەکان، ئەوە شێخ سەعیدی پیران، ئەوە قازی محەممەد، مەسەلەن ئەوە تا ڕادێکی زۆر بەڕێزۆ جەلال سەرۆک مام جەلال، مامۆستا ئیبراهیم ئەحمەد، ئەوانەی کە بە حەق بەڕاستی لە پشت قەزیەی نەتەوەیەکەیان وەستان باجیاندا، بەڵام مێژوویان نووسێتەوە، بەڵام دەیان و سەدان خیانەتکار هەیە، دەیان و سەدان خیانەتکار هەیە تا ئێستا هەر ناویشیان نەماوە. خەڵک حەز ناکات گوێی لە ناویشیان بێ. ئەمە هەست ناکەی ئەم دیرۆکە دووبارە ئەبێتەوە؟ بەڕاستی ئەو سەرکردە و سەرۆکایەتەکانی شوورەشی کورد و کوردستان لە هەر چوار پەرچی کوردستان کە ڕۆڵیان هەبوو ئەوان لە مێژووی گەلی کورد و لە دیرۆکی گەلی کورد وەک ئەڵێن مورێکی تایبەتیان هەیە بۆ ئەوەی کە لە هەموو پرتوک و کتێبەکانی دیرۆک و مێژووی گەلی کورد جێگەی هەبن. بەڵام ئەگەر بڕاستی مرۆڤ هەوڵ بدە ئەگەر بزانبێ ئەو سەرکردانەی کە تەنها بەرژوەندی حزبی خۆیان یا بەرژوەندی تەکە شەخصی خۆیان یا بەرژوەندی تەکە عایلی خۆیان ماڵبەتی خۆیان ئەساس بگرن بڕاستی لەوەنەی ئەوە مێژوو ڕەحمەت بکەس نەکات و مێژوو هەوڵ بدە دادگای ئەوان بکات لەبەر ئەوەی هەر کەسێک و بڕاستی بەڕاستگۆیی خزمەت بە دۆزی گەلی خۆی نەکات و خۆی ڕادەستی
ئیرادەی گەلی خۆی ئازاد نەکات ئەو کات بڕاستی دوورە لە هەموو ڕاستیەکان بۆیە ئێستا بوو نمونە ئەو سەرکردانەی کە جەنابەت باسی کرد ئەمانە بڕاستی هەمیان موری دەستی خۆیان لەسەر ئەو مێژووی ئەو سەفحەی مێژووە خستن بۆ ئەوەی کە ببینن لە مێژووی گەلی خۆیان لە دیرۆکی گەلی خۆیان بەڵام ئەگەر ئەوەی کەی نێکات من پێم وایە ئەوە زیان بوو خۆیە ئێستا بنمونە ینی ئەگەر ئێمە تەمەشا بکەن یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان خاوەنی پەنجەمورە لە هەر چوار پارچەی کوردستان خاوەنی پەنجەمورە نە تەنها ئێستا لە هەر چوار پارچەی کوردستان ئەتوانم بڵێم هەر لە هەندەرانیش لە ئەوروپایش و لە هەموو وڵاتانی دیکەش کە ئەوەنەی کە کوردی هەنە هەوڵ ئەدا بەبێ بەرامبەر هاوکاریان بکە ئەماجی یەک لە سیاسەتەکانی سەرۆک مام جەلال بوو سیاسەتی سەرۆک مام جەلال ڕەوانشاد بێت چۆن بوو سیاسەتی ئەو ئەیا بە تۆ داوا لە تۆ نەتکرد تەنها یەک داوای خۆی هەبوو لە تۆ چی بوو ئەیگوت خزمەتی خەڵکی خۆ بکات تەواو فەرمۆ بیبە خزمەتی خەڵکی خۆی بکات نەگوت خزمەتی من بکە یا لە چوارچێوەی سیاسەتی من ئیش بکات یا ئەوە بە هیچ شێوایەک بەڵگا هەنا کەسایەتی لە دیرۆک هەنا هەمیان قسەیان کردووە کە سەرۆک مام جەلال بە حیاتی خۆی شتێک بێ ینی بەرامبەر نەیە بە کەسێک مقابلەکەیش بکەیت مقابلەکەەوە بۆ داوای کردو خزمەتی کوردایەتی بکەیت بەڵێ ئەوە خزمەتی کورد و کوردستان بوو کوردایەتی بوو یعنی ئەتوانم بڵێم سەرۆک مام جەلال کەسایەتێکی کەریزمەی کوردستانی ڕاستەقینە بوو نەک تەنها سەرۆک بوو کەسایەتێکی کاریزمە بوو بۆیە ینی موری ئەو زۆر جیاواز بوو و لە کاتی کە کۆچی دوای کرد هەمووتە ناگادارن هەموو سەرکردەکانی کورد و کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان ئەو بە کەسایەتێکی بە سەرۆکێکی نەتەوەی لە قەڵەمدان ئەتوانم ئەوە بڵێم بوو ئەوەی چارەسەرکردنی کێشەی کورد لە هەر چۆر پارچەی کوردستان موری هەبوو بۆیە کاریزمەی کوردی و کوردستانە و لە خزمەتی کورد بوو و کوردستان بوو زۆر باشە کاک سامر چۆن ئەو پرسەنەتەوەی کە ماوەیەکی زۆر لە دەستی بەسەرداگیرا بوو بۆ تەجمیلکردن بە مزەیەفکردن بە بەهار جۆرێک بێ شێوێنرا بوو ئێستا کە خاوەنی ڕاستەقینەی بۆ دروست بێتەوە بەڕاستی ئەگەر باجەکەی هەر شتێکیش بێت چۆن گرنگجی و پەرە بەو بابەتە بدرێت ویستە ئێمە وەکو چالاکوانی مەدەنی وەکو ڕێکخراوەکان کار لەسەر ئەوە بکەین کە ئەمڕۆکە یەکێک وەکو سەرۆک باڤڵ بوویتە خاوەنی هەموو چین و توێژەکان بوویتە خاوەنی کوردایەتی و ئەو وتانەیان ئەو هەنگاوانەی کە دەنێتن ئێمە لە دووشین پێ ئەو هەنگاو بنێن بۆیە ئەوەی کە لە ڕابردوو بینیمان بۆ نمونە سەرۆک مام جەلال یادی بەخێر مرکزی لالیشی بۆ برائێزیەکان کردەوە کە وەکو کوردایەتی کردەوە کە ئەمڕۆکە دەبین بەداخەوە مرکزی لالیش بووە بە شوێنێکی حیزبی کە هەموو ئێزیە برائێزیەکان ناتوانن ڕوو لە مرکزە بکەن کە وەختی خۆی مام جەلال ڕووی دایمەزراند بۆیە ئێمە پێویستە هەمومانەوە دەست نەناو دەست لەگەل جەنابی سەرۆک باڤڵ بتوانین هەموو ڕێکخراوەکان و ئەمڕۆکەش ئەوەی کە دەبینی زۆربەی لایەنە سیاسیەکانی کوردیش هاوڕانە لەگەل جەنابی سەرۆک باڤڵ کە کاری کوردایەتی دەکات و ئێمە و هەموو کورد و هەموو گەنج و هەر چوار پارچەی کوردستانیش پێویستیمان بە ئەوەیە چەندی سەرۆک باڤڵ بۆمان دروست بیتن چونکە هەر چوار پارچەی کوردستان ئەمڕۆکە پێویستیمان بە یەکڕێزی یەکنەتەوەی هەیە پێویستیمە بە کۆنگرێکی نەتەوەی هەیە جەنابی سەرۆک باڤڵ و بە دەهان کەسی وەکو سەرۆک باڤڵ لە هەر چار پارچەی کوردستان بتوانن یەکڕێزی گەلی کورد لە کوردستانێکی گەورە لە هەر چوار پارچەی کوردستان بەدی بێتن ئەوەی کە تاکو ئێستا مزەیەف و لە ڕاگەاندن ئەمڕۆکە خەڵک گەنج لاو ڕێکخراوەکان هاتنە حەقیقەتە کە ئەوانی تاکو ئێستا بە ناوی کوردایەتی بەمەیان دەکرد دەرچوو هیچ ئەسڵ و ئەساسی نە هیچ ڕاست نییە تەنها فرۆشتنی کوردایەتیە بە ئێمە تەنها زەرەردانە لە کوردایەتی لە ئێمە تەنها لاوازبوونی پێگەی کووردە لە ئێمە ئەوەی کە لە کاتی سەرۆک مام جەلال لە 2005 و تاکو ماوەیەکی درێژ
کورد لە لوتکەیەک بوو لەسەر جیهان و لە عێراق و لە کوردستان لە پاس کۆچی جەنابی مام جەلال ئەوە لادرا و نەمە و لاواز بوو بەڵام ئەمڕۆکە سەرۆک باڤڵ هات بەڵام پێویستە ئێمەی گەنجان ئێمەی ڕێکخراوەکان لاینە سیاسیەکان ئەحزابەکان سیاسیە مەدارەکانی هەر چوار پارتیی کورد هاوڕابین و هاوکاری جەنابی سەرۆک باڤڵ بین بۆ ئەوەی دەنگی کورد چۆن جەنابی سەرۆک باڤڵ کە دەڵێتن هەر کوردین و هەر کوورد ئەبین ئاخر ئەم سێ وشەیە لە هاتنی سەرۆکی تورکیا وەڵامدانەوێکی گەورە بوو یعنی کەواتە ئێمە ئەمڕۆکە پێویستیمان بە یەکڕێزی هەیە پێویستیمان بە چەندین سەرۆک باڤڵ هەیە کەسایەتێکی وەکو جەنابی کە ئەمڕۆکە بتوانین لە عێراق لە سووریا لە تورکیا لە ئیران بڵێن ئێمەی کورد هەین و پێویستیمان بە بەرگری هەیە ئەوەی لە ڕابردوو کە دەکرا لە کەناڵە مزەیفەکان یان لە شۆسەل میدیا مزەیفەکان کە خۆیان بە خاوەنی کورد دەزانی ئەمڕۆکە بۆ خەڵک و بۆ کورد و کوردستان دیاری بوو کە ڕاستەقینەی کوردایەتی لە لای چێە ڕاستەقینەی کوردایەتی ئەمڕۆکە بەزار و بە کردەوە لە لای سەرۆک باڤڵە و لەلایەن ئەو سەرکردەکانی ڕۆژ ئاوایە و لە ڕۆژ هەڵات و هەموو ئەوانەیە بۆیە پێویستە ئەمڕۆکە ئێمە کە لە ڕابردوو ئەو ڕاستیەمان نەدەزانی یان بە کەناڵە سەختەکان بە قوتی خەڵک خۆلیان بە چاوی ئێمە کردبوو ئەمڕۆکە هاتینە حەقەت کوردایەتی پێویستی بە کەسانی وەکو سەرۆک باڤڵە ئەمڕۆکە ئێمە ناخمان پڕە ئەوڕۆ ئێمە کەزانیمان کەرکووک بە خیانەتێک لە دەستماندا کە لە 2013 پێشی ئەنجامدانی شەڕی داعش خەندەقێک لە پردێ و تاکو دەگاتە ئەو سنوورەی کە بەرنامەدا ڕێژراو بوو کە داعش تاکو ئێرێدا بۆی هەبوو بێتن ئەمڕۆ کە زانیمان ئەو خەندەقە بۆ چییە؟ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان وەڵامی کەناڵە ساختەکان بوو کە دەنگیان بە یەکێتی نیشتیمانی کوردستان دە و بە بەرنامەی سەرۆک باڤڵدا کەزانیان فعلەن کوردایەتی لەدەست ئەوانە گرتنی دەواازەی کە لە فێشخابور و سێمار کە لە ڕووی کوردانی ڕۆژ ئاوا ئەوە دڵمانی تەنگ کردبوو لە ناخەوە دەهەژاینەوە بەڵام ئەمە ئەمڕۆکە پێویستە ئەمڕۆکە نەک سنوورەکان دابخین پێویستە دەرگاکانمان بکەینەوە بۆ هەر چوار پارتیی کوردستان ئەمڕۆکە جەنابی سەرۆک باڤڵ گەیشتیتە ئاستێکی وە بیتە جێگەی متوانەی گەلی کورد لە عێراق لایەنە سیاسیەکان مامەڵەی لەگە دەکەن ئەمڕۆ ئەمن وەکو تاکێکی گور شانازی بە جەنابی سەرۆک باڤڵ دەکەم کە لە عێراقا لە مالی مام جەلالە کار دەکاتن بۆ چارەسەرکردنی کێشەکانی کورد بۆیە چارەسەرکردنی کێشەی موچە یەکێتی نیشتیمانی کوردستان نەیکردە ڕاگەاندنێکی بەهێز و بەقووەت کە جەنابی سەرۆک باڤڵ بوو کارێکی جددی کرد و بە حەقیقەت کاری کرد موچە بگەڕێتەوە تەفعیلکردنی مادەی 140 کۆمەلە کاری وای کرد کە تەنها بۆ کوردایەتی کاری کردیە ئەمڕۆکە دەبینی لە پارێزگای مۆسڵ یەکێتی بوونی فعلی لە پارێزگای مووسڵ هەیە خەریکە چەندین قەزا و چەندین ناحیە و چەندین پۆست وەرگرتەوە ببینین لە ئایندێکی نزیکدا لە پارێزگای مووسڵ کە خەڵک حەزی لە کوردایەتی نەماوە لە پارێزگای مووسڵ لەمەودا ببینن بەو کادرانەی مووسڵ و بەو کادرا ئیداریانی کە ئێستا دادەنرێتن ببینن کوردایەتی بۆ مووسڵیش دەگەڕێتەوە بۆیە ئێمە پێویستە لە دی سیاسەتی حەشیمانەی سەرۆک باڤڵ کە سیاسەتێکی کوردایەتی سیاسەتێکی سەرکردەی سەردەم ئەمڕۆکە دنیا لە گۆڕەپان لە گۆڕینی لا ناکاوە پێویستمان پێ هەمومان ئەگەر هەستی کوردایەتیمان هەبیتن پشتگیری لە جەنابی سەرۆک باڤڵ دەکەین وەکو کەسایەتێکی لێ هەلستاوە ئەمڕۆکە لە کورد ئێمە شانازی بەوەی دەکەین کە کەسێک وەکو سەرۆک باڤڵ هەلستاوە و بەرگری لێ بکەین و لەگە وتەکانی بڕۆین ئەگەر بێت و ئێمەی کورد دوور لە بیری تەسکی حیزبایەتی ئەوەی سەرۆک باڤڵ هەنگایی بۆ دەنێتن ئێمەش لەگەلی بڕۆین وەکو ڕێکخراوەکان وەکو حیزبە سیاسیەکان وەکو کەسایەتیە سیاسیەکان کورد دەگاتە ئامانجی خۆی و دەگاتە دەواازەی پێشتر و
وڵاتانی دراوسی وڵاتانی جیهانیش ڕێز لە کورد دەگرن. بەڵێ سوپاس دەکەم کاکسامر دوا پەیامی کاک سەرکۆ بۆ ئەوی ئەو پرسە وەکو چۆن ئەگەر حەزبێک سەرکردەیەکی وەکو سەرۆک بافڵ شانی داوەتە بەر هاوکاری بکرێ لەبەرەوەی ئەمە لە پێناو بەرژەوەندی شخصی و حزبینی بەڵکو لە پێناو قەزێنێتەوە یەکە. لە ڕاستیدا کاکزانە ئەم قەزێ بەو شێوازە گوڵگوزار نەچێت لە بەردەممانە نییە لە حقیقەتە ئێمە ماوەیەکی زۆرە کۆمەڵێک میدیای زەبەلاحی ئەم هەرێمە بەرژەوەندیە باڵاکانی نیشتیمانیان پەیوەست کردووە بە بەرژەوەندیەکانی حیزبێک و لەناو حیزبێکە خێزانێکە کە ئەگەر لە بەرژەوەندی ئەو حیزبە بدرێت ئەوە لێدانە لە بەرژەوەندیە نیشتیمانیەکانی هەرێمی کوردستان ئەگەر لە بەرژەوەندی کەسە دەسەڵاتدارەکانی ناو خێزانە بدرێت ئەوە لێدانە لە بەرژەوەندیە باڵا نیشتیمانیەکانی هەرێمی کوردستان و ئەو بەرژەوەندیە باڵانە ئەو خەتەیە کە بە بەرژەوەندیەکی درۆینەی مزەیف پێکێنرابوو ئێستا لە بەرامبەردا کە لە حقیقەتدا هەڵگری ئەو مەشخەڵانەی کەیکێتی نیشتیمانی کوردستانی بووە مەشخەڵانێکی نیشتیمانی بووە مەشخەڵانە نیشتیمانیە حەقیقیە بێڕەتوشە بێ میکیاژکراوەکەیە کە لە بەرامبەر هەر هاوڵاتێکی خۆیدا ئامادەی هەموو سازشێکە ئامادەی هەر ئەوەیە کە بچووکی هەر هاوڵاتێکی خۆی بکات لە هەر ناوچێکی کوردستان بەڵام ئامادە نییە پشیلەیەکی خۆی بدات بە گەورەترین دەوڵەتداری ناوچەکە یا داگیرکارێکی ئەم نیشتیمانە بۆیە ئەوەی کە سەرکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکەکەی دەیکا لە بەرامبەر بە ئەو خەتە نیشتیمانیت درۆزنەیەی کە هەبووە یا ئەو درۆینە یا ئەو مزەیفەی کە هەبووە کە پەیوەست بۆ بە بەرژەوەندیە باڵاکانی حیزبێک و لە ناو حیزبێکیشدا خێزانێک و ئەمە بەریەکەوتن ڕووەدا ئەمە میدیایەکی زەبەلاحی گەورە و پارەیەکی گەورەی ئەم سەرۆتی نیشتیمانیە کە لە ژێرخانی وڵاتە بووە لە نەوتا بووە بەکارهێنراوە بوو ئەم خەونە خەیاڵی کە دراوەتە مێشکی هاوڵاتیانی کوردستانە و حقیقەتی بەرژەوەندیە باڵان نیشتیمانیە نەتەوەییەکان کە لە هەر چوار پارچەی کوردستان و لە هەرێمی کوردستانە هەبووە وەلاوەنراوە و حقیقەتەکە لابراوە ئێستا هێڵێک هاتوتە پێشەوە یا ڕەوتێک هاتوتە پێشەوە کە بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە دەوێت ئەم شوشە درۆزنانە ورد و خاش بکە و نەتەوەی کوردی بگەڕێتەوە ئەو خەتە نیشتیمانی کە هەموو هاوڵاتیانی کوردستان ئامادەین ئێمە کوردین و کوورد دەبین و لە پێناو ئەم خاکە و ئەم نیشتیمانە ئامادەین هەر باجێکە بێ ئەیدەین بەڵام دراوسەیەکی باشە بین و لەگەڵ ئەوەیش داین کە چارەسەری کێشەکانی ئەم پارچەکانی کوردستان بە شێوازێک بێ کە لەسەر ئەساسی نەتەوەیی و نیشتیمانی بێ و لەسەر ئەساسی داپڵۆسین و سەرکوتکاری و داگیرکاریان نەبێت. زۆر باشە کاک هۆزان دوا سەرنج و پەیامی بەڕێستان. ئەتوانم ئەوە بەڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان و هەڵوێستەکانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەڕێز باڤڵ جەلال تەڵەبانی خاوەنی پەنجەمورێکی نەتەوی نیشتیمانی لەم سەردەمی تازە و ئەوەژی بوو یەکێتی نیشتیمانی کوردستان و دوارڕووجی دۆزی گەلی کورد ئەبێ بە بەڵگایەکی بوو بدەستکەوتن و بوو پارێزتنی دەستکەوتەکانی گەلی کورد و سەرکەوتنی بەسەرفرازی. گەلێک سوپاس. کاک سامر دوا سەرنجی تۆ. دواسنجی من لە کۆتا بەرنامە من پامێک ئاراسی سەرۆک باڤڵ دەکەم دەڵێم ئێمە وەکو ڕێکخراوەکان وەکو گەنجان دەڵێن بەردەوام بە لە کارە ڕاستەقینەکەی کوردایەتیت ئێمە لە دواتین لە هەموو هەنگاوەکان و ئێمە نەتەنها سەرۆک باڤڵ هەر کوردێکی وەکو جەنابی سەرۆک باڤڵ هەستی کوردایەتی هەر سەرکردەیەک لە هەر لایەنێکی سیاسی هەستی سەرکردە هەر سەرکردەك بیتن ئەم هەستە کوردایەتی هەبیتن ئێمە پاڵپشتی دەکەین و بە جەنابی سەرۆک باڤڵ دەڵێن بەردەوام بە لەسەر هەستی کوردایەتی و ئێمە لەگەڵتین. سپاس بۆ بەڕێز سامر ڕەشید ئاغا چالاکوانی مەدەنی و هەروە سپاس بۆ بەڕێز هۆزان عەفرینی نووسەر و ڕۆژنامەنووس و چالاکوان سپاس بۆ بەڕێز سەرکۆ ئازاد گەڵاڵی ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان سپاس بۆ بەڕێستان. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارەمان دوونە ناسەکانم بەڕامەی ڕانمان پێشکەشکردن ئێوە هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.